بەڵێ مناوم عوسمان ئەحمەد محەممەد عەلیە بە ناوی زانستیم دکتۆر عوسمان عەلیم پێڵێن دەرچووی ئامادەی کوردستان لە کەرکووک 1970 بەشی ئینگلیزی زانکۆی مووسڵ دەرچووم دوایی لە 1980 چوون بۆ کەنەدا لە کەنەدا یەکەم وەکوڵێ شادەم ماستەر بوو لە عەلاقاتی دەولی دووەم دکتۆرام هێنا لە پێڵێن دراساتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێزەکەشم لەسەر پرسی کورد بوو بە تایبەتی سیاسەتی ئینگلیز بەرامبەر پرسی کورد لە 1970 بۆ 1932 زیاتر جولانەوەکانی شێخ مەحموودی حەفید و شێخ ئەحمەدی بارزان ئێستاش طبعا چەند ئەزمونێکی 18 ساڵی مەیە لەوانەوتنەوە چکە لە 1993 دەرچووی زانکۆی تۆرۆنتۆم لە کەنەدا لەو کاتەوە خەریکی وانەوتنەوەم لە کەنەدا 12 ساڵ لە زانکۆ دەرسم داوەتەوە لە هەمان کاتشە لە مالیزیا 6 ساڵ دەرسم داوەتەوە ئێستاش لە زانکۆی سەلاحەدین و زانکۆیەکەی لە تورکیا پێڵێن سەقاریە مامۆستام لە هەردوو زانکۆش. ئەفلامەکانی قیاسێکی لەوە ئەفلامی تورکی زۆر هاتە زۆر بێ مستەوایە ئەفلامی ئێرانی زۆر بە مستەوایە پیاو هەیە باوک هەیە سێرەکەی پارە جێدێڵێ بۆ منداڵی یان شتی تر جێدێڵێ بەڵام کتێبخانە یعنی بەڕاستی با بڵێن شتێکی زۆر دەوڵەمەندە ئەوە تەئسیرەکە لە با بڵێن لە دوا ڕۆژی ئەو منداڵە لە بۆچوونی بۆ ژیان هەروەکوتم ئینسانێکی ڕۆشنبیر ئەبێت کە ئینسانێکی ڕۆشنبیر بوو ئەو ئەبێتە باوکێکی باش ئەبێتە مێردێکی باش ئەبێتە هاوڵاتێکی باش هاوڵاتێکی ڕۆشنبیر وڵاتپەروەرە بێ هەستی نەتەوایەتێ بێ بۆ خزمەتی ملەتی خۆی لەخوا ترسە بێ ئینجا سێرەکات چی دائەنەی لەو کتێبخانەی خۆت زۆر گرنگە ئەو شتانە دابنێ لە کتێبخانەی خۆت کە بیری ئەوە بکەیت کە تۆ ڕۆژێک فەوتەکەی لەو ژیانە نامێنی ئەو کتێبخانەم کەسوکارم دۆستم برادەرانم ملەتەکەم چۆن سوود لەو کتێبخانەیە وەرەگرن بەڕاستی کتێبخانە وەکوڵێک هینێکە ڕوکنێکە لە ڕوکنەکانی گەیشتنی پێگەیشتنی کۆمەڵ هەر کۆمەڵێک لە هەرچی شوێنێک بێت لە بۆقایەکی با بڵێن جیۆگرافی تایبەت جۆری خوێندن لە کتێبخانەکان زۆری خوێندن لە قوتابخانەکان ئەو کۆمەڵگایە ئەگەینێت اینجا ئایا کۆمەڵگایەکی دواکەوتۆ بێ پێشکەوتۆ بێ کۆمەڵگایەکە بێ بەرە و چی ئاراستە چی شتێک باوە بێتیان سێری ئەو جۆرە کتێباناکە لە ناو جادەکانە بۆ نمونە من کەڵک کەرکوو بووم کە دەرەچوم لە جادەکان لەسەر شەقامەکان کتێبیان دوو جۆرە کتێبیانە فرۆشت کتێبێکی زۆری تەرجمە کرابوو بۆ عەرەبی لە زمانی ڕووسیەوە و لە زمانەکانتر و زیاتر کتێبی مارکسیەت بوو و بەعزە کتێبێکی ترش هین بوو زیاتر با بڵێن کتێبی دەربارەی جنس و ئەفلامی جنسی و ئاخر نەشاتاتی فەنانەکانی مسری و ئەمانە فەنانات و فەنانینی مسر ئەوە ژیانیان ومانە لە جادەکانی کەرکووک ئەوە لەسەر شەقامەکانەمان بینی لەو کاتە ئێمەش هەروانەمان ئەسەنی لەبەرەوە سێرەکەی مەثەلەن من لە کۆڵانێک بووم لە کەرکووکە نیوەی گەنجەکان سەربەهین بوون عەبدولحەلیم حافڵ بوون کە گۆرانی بێژێکی موسری بەناوبانگ بوو ئەو کانتر معسکەری فەریدە تڕەش بوون لە بواری سیاسیەوە سەرێکی لەناو ئەو شارەدا گەنجێکی زۆر بەرەو مارکسیەت ئەڕۆشت لەو کاتەدا چونکە ئەو کتێبانە هەبوون بەڵام ئێستا جیاوازە و ئێستا ئەو جیلە جیلێکی ترە و یعنی بەڕاستی بوونی کتێبخانە لە ناو شارەکە و لە ناو ماڵ
زۆر گرنگە بۆ دوا ڕۆژی ئەو ملەتە. سینەمایەکی زۆر پێشکەوتیان هەیە، یان مەتەڵەن ڕۆشنبیر ئەو ڕۆشنبیرەیە کە لە هەموو بوارێکی ژیان شتێ بزانێت. اینجا ئەو کاتە یعنی ئێستا بە گوێرەی ئەو تیۆرانەی هەیە بۆ پەروەردە ئەڵێ ئەو باشترین پەروەردە ئەوەیە کە خوێندکار لە هەموو بواری ژیان شتێک بزانێ، هەتاکو دوایی پێکەوە یارمەتی دەریە بێ کە بۆچوونێکی ڕاستەقینە و با بڵێن ساغی بێ بۆ ژیان. اینجا لە ناو کتێبخانەکانشدا من یعنی وەکو بڵێ ئەم حەزەکەم ئەمە بڵێم بۆ ئەو باوکانە بۆ ئەو ڕۆشنبیرانە باشتر لە کتێبەکانت لە هەموو بوارێکەوە هەدبێت، لە فەلسەفە هەبێ، لە مێژوو هەبێ، لە ئاین هەبێ، کتێبی ئاینیت هەبێ، کتێبی فکریت هەبێ، کتێبی علمیت هەبێ. ئەمانە هەمووی پێویستە و ماڵش چۆن کە خواردنی بۆ کڕی ئەبێ هەموو شتێکی بۆ بکڕی، چونکە هەر ڕۆژ شتێکە خۆن، هەموو شتێک هەموو ڕۆژێ ناخۆن. کتێبخانەش وایە، یعنی باشترە بۆ نووسەر بۆ خۆی، بۆ ڕۆشنبیر بۆ خۆی و بۆ ئایلەکەی. ئەو کتێبانت کە هاتە هەمە زۆر بێت، ئەوە زۆر یارمەتی دەری ینی ئەو نەوەیەمانە، نەوەیەکی ئەو نەوەی لە کوردستان، نەوەی دوا ڕۆژ باشترە لە هەموو بوارێک شتێک بزانێت. نەگەشایە کولای عەرەب لە چەند شوێنێک ئێمە لە کاتی عوسمانیدا لە مێژووی عوسمانی 400 ساڵ حکومی کوردستانەکە. لەو کاتەدا ئێمە 17 وڵاتمان هەبووە لە ناو دەوڵەتی عوسمانی، پێوتراوە میرنشین. بەشێ لەو میرنشینانە هەر عەلەم پەرچەمی خۆیان هەبووە. ئێستا ئێمە لەو کاتێکەوە سەربەستین لە کوردستانی خۆمان تا ڕادەیەک وەکو دەوڵەت بووین، هەر پارەی عێراقمان بەکارێن، هەتاکوە 16 ئۆکتۆبەرش ئەلەوێ بەشێ میرنشینەکان تەنها پارەی خۆیانش هەبووە و هەر بەناوەوە پەیوەندیانە بوو بە دەوڵەتی عوسمانی، بە خەلیفەی عوسمانی، بە سوڵتانی عوسمانی. ئێمە ئەم مێژوێمان بەداخەوە نە مێژوو نووسەکانی خۆمان بە وردی ڕۆنی کردێتەوە بۆ ئەمنەوە، لەبەرەوە مێژوو نووسەکانی عەرەب، تورک و فارس وتیانە کوردکەی دەوڵەت بووە. کورد ئەوە بوو دوێنە وەکو 20مان پێرە هین نائیبی ڕئیسی پەرلەمانی تورکی ئەڵێ کوا کوردستانەکەتان، بەڵام ئەو نائیبە ئەگەر خۆی جاهل نەبێ یان لە بۆچوونێکی سیاسی هەر لە ئەتڵەسی عوسمانی هەر باسی 34 جار لە ئەتڵەسەکانی عوسمانی هەرێمێک هەبووە بە ناوی هەرێمی کوردستان یان ویلایەتی کوردستان لە سەدەی 19. اینجا ئەو ویلایەتش نەک کوردستانی ئێمەی شمول کردووە، بەڵکو کوردستانی باکووری شمول کردووە. ئەم مێژووە نەبۆ نەوەی خۆمان وتراوە، نەبۆ تورک و عەرەب بووین، بەشێکی هەڵەش کە ئێمە خۆمانین لە تەشویقکردنی مێژووی خۆمان، ئەوش خوێندنەوەی مێژووی خۆمان لە بۆچوونێکی ئیدیۆلۆجی، چۆن بۆچوونێکی ئیدیۆلۆژی ڕۆژ هەڵاتناسی. ئێمە لەو بۆچوونەدا بە ئینگلیزی شتێک پێڵێن یورۆسنتریک ئەپرۆچ، یعنی ئەوروپا ئەکەینە قودوە، ئەڵێن مادام ئەوان وابوونە مەثەلەن باسی خەباتی چینی کرێکارەکەین. ئێمە لە کوردستان چینی کرێکارمان نەبووە، حتا ئەمڕۆژ چینێکی کرێکار زۆر زایفمانەیە، لاوازمانەیە، چکە وڵاتەکەمان سەرمایەداری نییە. حتا چین ئێمە چینی فەلاحمانەیە بەقوتە، چینی خوێندکار و چینی مامۆستا پێڵێن بورژوای ناوەڕاست ئەوانەمان بەقوترە. ئینجامە بوو بۆکو بڵێ بۆ نمونە ئەلەو کاتەدا مەثەلەن شۆڕشەکانی کورد وا بۆ چونکە ئەمانە دەرەک بەکبوونەوە و ئاغا بوونەوە و ئەمانە هەڵەیان کردو، ئەمانە وانە. ئەمە لەبەروی بۆچوونێکی ئیدیۆلۆژی و تا ڕادەیەک ئێمە مێژوون کوردی ئێمە چی کۆن چی تازە لە بۆچوون استشراقیەکەوە متەئثرە بە فکرێکی چەپی
لەبەرەوە یعنی مەثەلەن بۆ نمونە ئەو فکرە چەپێ ئەوەنە زاڵە لەسەری تاکو چکە زۆربەی مامۆستایانی ئەو پرۆفسۆرانەی کورد لە رووسیا ئەرمەنی بوونە ئێستا لەناو کووردا شتێک باوە کە ئێمە ئەرمەنمان قەتڵ عام کردو و دەستمانەیە لە کوشتنی ئەرمەن بەڵام ئەگەر بە وردی مێژووی بە تایبەتی کۆتایی سەدەی 19ەم و سەرەتای سەدەی 20ەم بخوێنی بۆ تڕوونەبێ ئەوەلەن کورد و ئەرمەن شەڕ بۆ لە بەینانە لەوانش کوژراوە لە ئێمەش کوژراوە بەڵام هیچ نووسەرێکی کورد ناڵێ 10,000 کورد 10,000 کوردی خۆمان لەو ڕەواندوزە لە دەوروپشتی ڕەواندوز لەلایەنی چەکدارانی ئەرمەن و ڕووس لە شەڕی جیهانی یەکەم کوژراوە یان لە خانەقین لەو منطقەوە کە سوپای ڕووسی لێ ئەمەش لەبەرەوەی زۆربەی مێژنووسانمان بەروەکوتم لەژێر کاریگەری با بڵێن قوتابخانەی چەپی بوونە لەبەرەوە نەک بەس ئەمەش وەکو بڵێ ئەمەش سەرچاوایکە بۆ تەشویقکردنی مێژووی خۆمان کە هەیەە یان ئەم ناوە کە بەڕاستی دەست خەڵکەکە ینی بەڕاستی سێری ئەولەویاتی ژیانەکە ئێستا من لە لەندەن بوومە لە کەنەدا بوومە لە ئەمریکا بوومە کە سەفەرەکەی لە ناو تایارە یان لە ناو پاس یان لە ناو قیتار هەر یەک کتێبێکی لەدەسە ئەخوێنێتەوە تەبان ئێستا تا ڕادەیەک ئەلکترۆنیات جێگای کتێبی کردێتەوە لە مەتەلەن ئێستا لە لەندەن لە ئەندەرگراوندەکەی قیتارەکەی ژێر ئەدەوێت ئەچی داشێ کە بەڵام هەمووی خوێنێتەوە چێ خوێنن ئێستا لەیرە بە ئایفۆنەکانیان و ئاخر ئایفۆن و ڕۆژە خەبەری ڕۆژانە و ئەمانە خوێندنەوە تری با بڵێن باوشەی کتێب بەکارنێرین وشەی خوێندنەوە چونکە ئەمڕۆ بەڕاستی دوای داهاتوویکی زۆر نێزیک ڕۆڵی کتێب لە جیهاندا بە شێگشتی کەمترە بێ ڕۆڵی کتێبی ئەلکترۆنی یان وەسایلە با بڵێن ئامرازە ئەلکترۆنیەکان ڕۆڵی کتێبە بینن یعنی من ئەبینم ئەو بینایاتە و کتێبخانانەی هەیە لە زۆر شاریە و لە وڵاتەکانی ئەوروپا و ئەمریکا نامێنن گچکترە بن بەڵام شتێک پێڵێن دیجیتال لایبرەری ئەوە ڕوونەبێ بەڵام جوانترە ئێمە بیکەینە ئەولەویات بۆ خوێنینمان منداڵەکانمان هەر ئێشتا لە تەمەنی 4 ساڵی و 3 ساڵیەوە فێریان کرد بخوێنین شەوان یعنی خۆی ئێمە باوباپیرانمان خوێنەوار نەبوون بە هەموو شەوێ شتێکیان بۆمانەوت لە کەرکوو بە زمانی تورکمانی پێمانەوت مەتاڵ بە کوردەواری خۆمانش هەر شتێک وایە داستانێکی بۆ منداڵەکە بەلەوەی بخەوێ ئیتر ئەلەوە ئەو منداڵە کتێبەکە بگرە دەستەوە بۆی بخوێنەوە ئەو نازانێ بخوێنەوە بەڵام تۆ بۆی بخوێنەوە هەر شەوین ئیتر ئەو منداڵە لەو تەمەنەوە فێری کتێب خوێندن نەبێت اینجا کە دوای خۆی ئەتوانێ بخوێنێ ئەبێتە عادەت لای اینجا یان هەروەکتم لە تەمەنی 4 ساڵی 5 ساڵیەوە فێری کە بخوێندین اینجا چی قەیران هەبێ چی نەبێت یعنی ئەو هەرەوەنە مەجالیە بێ بگەڕێتەوە بۆ کتێب و بۆ خوێندنەوە طبعاً ئێمە مێژووی کورد ئێمە بەکو جەنابەت فەرمووی ئێمە بەشێکین لەم ئومەتە لەم بقاع جوغرافیە بەشێکین لە ئومەتی ئیسلام لە با بڵێن لە شارستانیەتی ئیسلام مێژووی کورد بەشێکە لە شارستانیەتی ئیسلام هەر حەزەکەم ئەوەش بڵێم کورد خزمەتێکی باشی کردو بە شارستانیەتی ئیسلام اینجا ئەم خزمەتە لە بواری عسکەری بووە لە بواری علم بووە لە بواری کۆمەڵایەتی بووە یعنی نووسەرانی کورد بە جۆرەی حتا چەند کەسێکی غەیری کورد نووسەر ئەڵێن کورد ڕۆڵێکی زۆر باڵای هەیە لە خزمەتی شارستانیەتی ئیسلام ئەمە بەعزە کەسێکی ئەمڕۆ کە چەند کەسێک هەیە ڕۆشن فکرن و با بڵێن ڕۆشن بیرین بەڵام لەژێر کاریگەری ئەوەن کە باش لە شارستانیەتی ئیسلام تێنەگەشتنە ئەڵێنەوە چییە؟ ئەوە خزمەتی کولتوری عەرەبمان ئەوە لە شارستانیەتی ئیسلام هیچ شارستانیەتی عەرەب نەبووە عەرەب تەنها فاتحن هاتوونەتە مەنتقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە لە وەختی عەباسیەکان
تا ڕادەیەکی زۆر هەڵگری شارستانێتی ئیسلام فرسن و زمانی فارسی لە بەغدا و لە زۆر شارەکان دەوڵەمەند بووە لە ئەدەب و هین لە وەختی دوایەوە دێینە وەختی عوسمانیەکان هەرچەند دارتر بوون 100 ساڵیش هەر زمانی دەوڵەتی عوسمانیش هەر فارسیان بەکارێنا بەڵام زمانی عەرەبی زمانی حەضارەتی ئیسلامە چۆن ڕوومەکان ئیمپراتۆریەتی ڕۆم ئەڵمانی تیابوو ئینگلیزی تابوو ئیتالی تیابوو ئەنواعشکە خەڵکی تیابوو بەڵام زمانی شارستانیەتی ئەوروپی لەو کاتەدا حەضارەی ڕۆمانی زمانێکی لاتینی بووە زمانی عەرەبی هەر زمانی شارستانیەتە بەڵام ئەو ڕۆڵە گەورەی کورد لە خزمەتی شارستانیەتی ئیسلام ئەوە پێشانەدا کە ئەم ملەتە زیندووە ئەم ملەتە توانای هەیە بەشێک بێ لە شارستانیەتی کاتی خۆی ئەم ڕۆژ اینجا با بینە سەر ئەوەی یعنی ئێمە ئەگەر مێژونووسانمان لە قوتابخانە ئیسلامیەکانەوە تێبگەن قوتابخانە فکری ئیسلامیەکانەوە ئەتوانن مێژووی کورد زۆر دەوڵەمەندکەن چونکە یەکێک لەوانە وەکو ئێمە مامۆستایەکی مێژوو سنەنی ڕەبانی هەیە لە قورئانە باسی ئەواکە مێژوو چۆن بێ چۆن بەشەرێت چۆن هاتۆ بەرەو چۆڕوە ئایا ملەتەکان چی بکەن باشە بۆ دو ڕۆژیان چی نەکەن چییە هۆکاری شکست چییە هۆکاری هەڵسانەوە ئەمانە هەمووی لە قورئان و حەدیسی پێغەمبەرەیە اینجا ئێمە ئەتوانین ئەو شارستانیەتی ئیسلامە باش بخوێنین لە هەموو بوارەکانی جوغرافیاوین و حەزەکەم لێرە ئەو پرسیاری جەنابەت زۆر گرنگە چکە بۆ من خودی خۆم لەگەڵ نووسەرێکی ئەمریکی کتێبێکمان نووسی بە ناوی Muslim Contribution to the Renaissance با بڵێن ڕۆڵی شارستانیەتی ئیسلام لە گەشە پێدانی ئەوروپا عەسری ڕێنەسانس عەسری نازای ئەوروپی لەوە من احتیمادم کردێتە سەر سەرچاوەکانی من و نووسەرە ئەمریکیەکە احتیمادمان کردە سەر سەرچاوە زۆربەی ئەوروپین و ئەمریکین و بڕۆتانین ئەڵێن شارستانیەتی ئەوروپای تازە لەسەر شانی شارستانیەتی ئیسلام هاتە هەڵساوە و بە تایبەتی زۆر هین لە ئەندەلوسەوە حەضارەتی ئەندەلوس لەو کاتەیە چۆن ئێمە ئەڵێن هارڤەرد و کامبرج و ئەمانە لەو کاتە ئەو جامیعەی قورتوبا هارڤەردی عالەم بووە یعنی باحەسێک کە چۆ بۆ ئیتالیا یان چۆ بۆ ئەمریکا یان چۆ بۆ ئەوروپا و تێتی من عەرەبی ئەزانم زۆر بەڕێزەوە سێریان کردووە و تەنها ئەو کتابانەی لە طب و فەلسەفە و فەلەک ئەخوێنرا زۆربەی با بڵێن لە زانکۆکانی مستەنسخەی بەغا و لە زانکۆی قورتوبە و ئەوانەی لە ئەندەلوس بوون ئێمە کە ملەتی کوردین ئێمەش ئەتوانین چۆن ئەوروپا لە نەهضەتی خۆی سوودی وەرگێ ئێمەش ئەمڕۆ ئەتوانین ئەگەر خوێندنەوەیکی باشمانە بێ بۆ قورئان بۆ سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەتوانین لە بوژانەوەی ملەتی کورد چونکە ئەم ملەتە موسڵمانە ئەبێش هەر لە ناو ئەم ملەتەوە بوژانەوە بێ بە فکرێکی هاوردە لە دەرەوە ناتوانین مارکسیەت فکرێکی باشە بەڵام بۆ ئەوروپای شەرقی باش بووە اینجا تاوان حتا لە ئەوروپای شەرقی شکستێناوە بەڵام فکری لیبرالی غەربی باشە بۆ وڵاتەکەی خۆی بۆ جێگاکەی خۆی بۆ ژینگەکەی خۆی ئێمە ئەگەر بمانەوێ ئەم ملەتە بژێوێتەوە سەر لە نوێ هەڵسێتەوە لە بواری سیاسی و فکری ئەبێ لە واقعی خۆمانەوە لە توراتی خۆمانەوە لە مێژوی خۆمانەوە لە خوێندنەوەیکی ڕاست بۆ کۆمەڵگای خۆمان نەک بە چاوێکی ئەوروپی نەک بە چاوێکی ئەو قوتابخانانەی کە لە ئەوروپا بۆمان هاتووە کە باش نییە بۆ ئێرە. جۆدێکی باشم تای کردو تقریباً 15 ساڵیشم کردو لەسەری ئەوش کتێبێکە بە ناوی بە عەرەبی دەرچوو بە ناوی دراسات في الحركة الكردية المعاصرة بە کوردیش چەند لێکۆڵینێک لە مێژووی بساوی هاوچەرخی کورد ئەوە دوو بەرگا 800 لاپەڕەیە بە کوردی بۆتە 600 لاپەڕە مامۆستا کامەران بابەنزادە تەرجمەی کردووە ئەو کتێبێکە زۆر بۆ چوون لە ناو مێژووی کوردە
ولی تشکی تازە هاتە سەری خوێندنەوەیکی تازەیە بۆ مێژووی هاوچەرخی کورد ئەوە زۆر بەڵگەنامەی برۆتانی خودی خۆم چوم بۆ لەندەن و بۆ ئستانبول ئەمانە ئەو بەڵگەنامانەی تیا زۆر شت ئەگۆڕێ ئەوە کتێبێکە بەڕای من بەسوود دەبێ بۆ مێژووی ملەتی کوردمان کتێبێکی ترشم هەیە هەر ئەوش تۆزێ بەرەسە ئاماژەم پێی کرد ئەوش ڕۆڵی شارستانیەتی ئیسلام لە بژانەوەی ئەوروپا ئەوەش ناوی کتێبەکە مسلم کۆنتریبیوشن تو ڕێنەسانس ئەوەش کتێبێکی باشە من و نووسەرێکی ئەمریکی باسمان کردووە و بووە تقریبا 38 زمان تەرجمە کراوە کتێبێکی ترکەوە ئەوش زۆر گرنگە کورد و کوردستان لە بەڵگەنامەی برۆتانیەکان کورد و کوردستان لە بەڵگەنامەی برۆتانی ئەوەش هەر زۆر زۆر گرنگە تقریبا 400 لاپەڕەشتێ زیاترە زۆر بەڵگەنامەی هەیە دەربارەی بزوتنەوەی کوردی لە سەدەی 19ەم و تاکو و 60ەکان ئەمە کراوەتە کوردی کراوەتە عەرەبی طبعا من باسی کتێبێکی ترشمێ تازە یعنی باسی کتێبێکمێ بە ناوی ئایندەی ئەمە بە ئینگلیزی بوو دوای کرا عەرەبی دوای بە کوردی کرا ئایندەی پەیوەندیەکانی ئەمریکا و کورد لەوێ وتومە کوردستان نابێتە کۆلۆنیکی ئەمریکی کوردستان نابێتە ئیسرائیلی دووەم چونکە کوردستان گرنگ نییە لە سیاسەتی ئەمریکا بەداخەوە لە ڕووداوەکانی ئۆکتۆبەریش 16 ئۆکتۆبەر هەرەوەی نوان کتێبێکی ترمەیەکەوە ئەوش بە گرنگی ئەزانم دایلۆگی ئیسلام و عەلمانیەت ئەوش بە عەرەبی و بە کوردیە بە عەرەبی بەناو حوار الإسلام والعلمانية في كردستان دايلوجي إسلام وعلمانية لكردستان وشينا كتابي ترشم هيا بس أم كتابانا وكو بي آخر كتابي كتير ما بيش أم كتابة درتو أوش بارتي دادو قشا بيدان لتركيا وبرسي كرد أوش هم بعربية وهم بكردية وهم بإنجليزية ئەو کتێبەی کەوایستە زۆر بە جددی شەکەم لەسەری ئەوش ئەوەیە ئاماژەم پێ تۆزێ پێش ئێستا ئەوش چەند لێکۆڵۆنەوەی دەربارەی زەردەشتێت و کورد ئەوە ئەم کتێبانە ئینشاءڵڵا ئەتوانم بڵێم کتێبی ترم زۆرە و مەقالم زۆرە و بەحوثم زۆرە ئاخر بەحثم ئەوش ئەبێتە تەقریبەن ئەتوانم بڵێم کوتەییبێک ئەوش کوردستانیەتی کەرکوو ئێمە دەبەوێت بە 4 وڵات دابەشکراوین ئەعلامی ئەم 4 وڵاتە دائیمەن کوبلەتی کوردیان وا پێشان جارێ هەر بە کورد ئەڵێن کێشەی کورد ئێمە کێشە نین کێشەکە کێشەی دەوڵەتی قەومیە دوای با بڵێن شەڕی جیهانی یەکەم هاتەتە لە عێراق دەوڵەتێکی قەومی عروبی دانرێت ئێجا کورد دەبێتە کێشە نە ئەوان کێشیانێ چونکە کورد عەرەب نییە ئەمە مشکلەکە ئیزن لێرە ئێمە پرسی کوردمانەیە نەک کێشەی کوردمانەیە پرسەکەش پرسەکە ئەوەیە ئەم ملەتە شوناسی خۆیەیە نایەوێت ببێت لە کیانێکی عەرەبی و لە تورکیا شەماشێت و لە ئێران شەماشێت و لە سووریا شەماشێت بەڵام ئەعلامی ئەو دەوڵەتانە وا پێشانیان داوە کە ئێمە وەکو بڵێ یاخین لە دەوڵەت و ئێمە وەکو بڵێ هەر وەکو بۆ نمونەی جوانترین نمونەکە لەم ڕۆژانە ئێمە لە مەسەلەی ڕەفەراندەم یعنی ئەو ڕەفەراندەمی ملەتی کورد جا هەرچەندە جیاواز بۆ چونەیە کەی بکرا نەکرا بەس حەقێکی مافێکی ڕەوای ئەو ملەتە بوو بەڵام ئەعلامی ئەو 4 دەوڵەتەی دەور و پشتمان وای کرد حتاکو هەموو سەحافەی عالەمی کەم لە سەحافەی عالەمی لەگەڵ کووردا هاوسۆز بێ لە وەختێکە مافێ ئەروەکوتم مافێکی ڕەوای کووردە ئەعلامی
تورکیا و ئێران و عێراق و سووریا کوردیان بە دڕەندە پێشاندا و کوردیان بە دواکەوت و پێشاندا و کوردیان بە خەڵکی شاخ پێشانداوە. یعنی بەڵام ئەمانە بەڕاستی ئەمە کوبلەی تەشویهی مێژووی کوردی کردووە. لەبەرەوە ئێمە ئەم چوار شێو ئەم چوار کاریگەری بوونەتە هۆی با بڵێین تەشویهکردنی مێژووی کورد. چارەسەرەکە چێ چۆن ئەم شتاتوانین چاک بکەینەوە گەڕانەوە بۆ مێژوو گەڕانەوە بۆ بەڵگەنامە. یەکێک لەو بەڵگەنامانی کەوا کۆمانەمانە کەوا زۆر پێویستە ئەوش ئەوەیە مزگەوتەکانمان مەدرسەکانمان حجرەکانمان دەستنووسی زۆری تایە ئەتوانین ئێمە ئەمان چکە لەو کاتەدا میرنشینەکان هەبووە دەوڵەت بوونە لە حجرەکان منبعی با بڵێن سەرچاوەی خوێندن و ڕۆشنبیری حجرەکان بووە. ئێمە ئەتوانین ئەو شتانە مەثەڵەن بە وردی بچین لە کتێبخانەکان لە ئێران لە کوردستانی خۆمان لە تورکیا ئەمانە وەرگین. زۆر کتێبم هەیە براوە لە لانی خوێندکارەکانم کەوتمە گوناحە ئەوە هینەکە تۆی ژینەواکە اینجا من حەزەکەم ئەمە بەکار بێنم پامە بێنم بنێرم. ئێمە ئەبێ فێربین ئامانەتە هەموو ئامانەتێک ئامانەتە بەڵام بە تایبەتی کتێب ئامانەتە. زۆر ئەگەر تو ڕێزدەیە بۆ برادەرەکەت بۆ ئەو ماڵی کتێبەکەت دەداتێ و بۆ کتێب و بۆ علم ئەگەر پارەیەکی ئەبەی ناتوانانی بگەڕێنیتەوە ئەوە مەسەلەیەکە توانین تاخیرکە بەڵام کتێب تاخیر مەکە ئەوە ئامانەتێکە و من وای بینم هەموو صاحب کتێبخانەیەک ئاگادار بێ ناڵێم ڕەزیل بە کتێب مەدە هەرچەندە من چوومەتە چەند ماڵێک هەر نووسێتی لەسەر کتێبخان تکایە ببوورە کتێب نادەم من وا ناکەم هەرچەندە وەکو وڵەی چەند جارێک بارانگاز بووینە لەلایەنی کتێبەوە بەڵام هەر حەزەکەم هەرکێ بێت کتێب بەڵام ئەتوانی خۆت قائیمێ بکەی لای خۆت کە کتێبەکە ئەدەی دوای هینێکی نەگەڵا بکە. ئێستا ئەمڕۆ تەلەفۆنەیە فەیسبوکەیە تەذکیرێکی بۆ بکە کتێب و ئەگەر نێشێنە ئەتوانیت تۆزێ بەتوندی بیخەیتە بیرەوە کە ئەو کتێبەمەوێ ئەمانە. بەڵام ئێمە کتێبخانەمان هەبێ بەهەز بۆ دیکۆر لە ماڵە بەداخەوە بەعزە مامۆستایانمانم بینیەوەوان بەعزە نووسەرێکم بینی بەعزە کەسێکم بینیوە واکە. بۆچی ئێمە دەوڵەتمان نییە ئتر سوتوە کە بەرژەوەندی دەوڵەتە ئیستیعماریەکان وای پێویست کرد کە کوردستان ببێتە چوار بەشەوە و ئەتوانم بڵێم ئەوە ئاخر خاڵە لای من بۆچی دەوڵەتمان نییە ئەوش ئەوەیە ئیسلامیە کوردەکانمان بە تایبەتی ئەو برایانەی قوتابخانەی ئیخوان و ئێستش چەند کەسێک هەیە لە ناو حرەکاتی ئیسلامی عەرەبی و تورکی و ئەمانە باوەڕیان بەخۆیان نەبووە کە مەشروعێکی ئیسلامی کوردی. یعنی من یەکەم شت کە زۆر معجب بووم بە بزوتنەوەی ئیسلامی کوردی لە کوردستان چوومە ناویانەوە پەترێک ئەوش ئەو یەکەم بزوتنەوە بوو وتی ملەتی کورد لە هەشتاکان وتی تووشی ئیبادە ئەکرێ ئەمە واجبێکی شەرعیە دیفاع لە ملەتە بکەین و پرسی کوردیان بردە ناو مؤتەمەرات لە دەرەوەی وڵات و لە زۆر شوێن وتیان ئەم ملەتە ملەتێکی موسڵمانە ئیبادە ئەکرێ یعنی ئەمە واجبە. یعنی بەڵام پێش ئەوە ئێمە ئیسلامیەکانمان لەژێر تەئسیری ئیخوانی عەرەبی بوون لە عێراق یان مەتەڵەن لەژێر تەئسیری ئیسلامی تورکی بوون. ئەوە ئێمە موسڵمانین بۆ دوو دەرەکی بخەین فەرقی نییە کورد و تورک بەڵام فەرمووەتە ئەمڕۆ لە کوردستانە ئەمڕۆ کوردستان بۆ نمونە ئەگەڕێنەوە سەر ئیستیفتاکە ئەمڕۆ لە بەغدا ئیسلام حکومەکە لە ئێران ئیسلام حکومەکە لە ئەنقەرە ئیسلام حکومەکە فەرموو ئەو ئاخر چۆن تەعاملی لەگەڵ کوردەکەن بە تایبەتی کەەوە لە وەختی ئیستیفتاکە هیچ کاملی هیچ لەم برا ئیسلامیانەمان مافی ئەوەیە یعنی ئەو مافەی بە خۆیان نەدەن کە دێت ئەڵێ ئێوە وڵات دابەشەکەن ئومە دابەشەکەن باشە بکە ئەو ئومەیە ئەساسەن غەڵەت دابەش کراوە ئایا لە ئیسلامە زوڵم ئەبێ ئیستیمرار بکە
لە 4 زانکۆی کوردستان لەم 11 ساڵە وانە بووتەتەوە شتێکە بینم جێگای مەترسیە بۆ دو ڕۆژی ئەم ملەتە ئەوش گەنجەکانمان زۆر بەرە و خوێندن ناڕۆن ئەمە بۆ دو ڕۆژی کورد ئەم گەنجانن لە دو ڕۆژی کورد ئەبنە بەڵێ سەرکردەی ئەم ملەتە لەبەرەوە زۆر پێویستە لە قوتابخانەکان لە ماڵەکان لە قوتابخانەکان ئاگاداری ئەم مەترسیە بن کە گەنجەکانمان زۆر خەریکی چاتن خەریکی فەیسبووکن لە جاتی ئەوەی ئەم ئامرازانە کەوا ئەتوانن بەکاری بێنن بۆ خوێندنەوە و بۆ بەرزکردنی ئاستی ڕۆشنبیری خۆیان زۆر گرنگە باوکەکان لە ماڵەوە سەر لە نوێڵێم و مامۆستاکان ئاگاداری ئەم مەترسیە بن کە زۆر باوە یعنی ئێستا زۆر خوێندکارێ بەحسێکی دەیتێ ڕاست ئەچێ لە فەیسبووک یان با بڵێن لە ئینتەرنێت بۆتی دێنێ حازر و بزر بێ ئەوەی خۆی مندوو بکە لەبەرەوەی وەختی نییە ئاماژە بەوەشە کە مەگەڕێمەوە ئەڵێم منداڵەکانمان بە لە تەمەنی زۆر 3 و 4 ساڵەوە فێری خوێندنیان کرد.